ماوەی 30 ساڵە لەم ئاشەدا کار دەکەن. مام ئیدریس باب و باپیرانیشان پیشەیان ئاشەوان بووە، ئەوانیش درێژەیان بە پیشەکە داوا و جۆرەها دانەوێڵا لە ئاشەکەیان بەرهەم دەهێنن. بێشتەی لە دەشتێ لە عەلیاوی ئەمە بامەرعینە ئیشی ئاشمان دەکرد لەوێن دەر پاشان گوند پێکسووە هاتینە شاری و لە شاری شاتنی ئێستایشی لە نواتەوە دەستمان پیشی ئاش کرد لێرە وڵی تاعونی ئاردیمان هەیە ئی ساوارمان هەیە گەرمە کوتامان هەیە ئێ بڕ شعوانمان هەیە هەموو ئەوە ساوارە ئێستا فەکەی لێ دەکەین بەرێ سپی دەکەین بەرێ ئەوە سپی کردنەکە جانشاکە ئەوە سپی دەکەین پاشان وڵا لە ئەوەی تەر دەکەین لێنەر پاشان دێنی لاشی دەکەین سپی دەکەین کە سپیشمان کە دەبێنە جارشە لێهور دەکەین ئەوە وتەکەیتی وتکە لێ دەگری ئاتەکەش لێ دێتن بە سافی دێتێرە بەرێ بە ئازاز دەکەین ئازا پس یەکسەر تاوا دەیتن لێ فرۆشت بەرێ ئەوە گەن خۆمانێ ئەرێوڵ تەواو. جگە لە خەڵکی ناوشاری هەولێر خەڵکانی دەوروبەر و دەشتی هەولێریش ڕوو لەم ئاشە دەکەن بۆ لێکردنی باراشەکانیان. لەم ئاشەدا جۆرەکانی ئاردی گەنم و جۆ و برنج و ساوار و گەنمە کوتا و بڕوێش و پیرخەنی و چەند دانەوێڵەیەکی دیکەی لێ بەرهەم دەهێت. ئەو گەنمە لای دێهێماتیەوە گەنمەش زۆر جوان لۆنانی نانی لێ دێ ئایبینی ئەو سار گەنم بەعام باش نەبوو خراپ بوو بەس ئەویان زۆر جوانە. ئاردی جۆ لە بۆ نەخۆشی سوکەریە زیاتر یا هەیە لە بۆ خەڵەوی لە بۆ زەعیف بوونێش باشە بە زیاتر سوکەریە خەڵک بە پەلکەوە ئاردەکەش لێ دەکات پەلچی لێ ناکاتەوە. ئەو قۆناغی ئاخیریە لە کنەما سادی دەکەینەوە ئەگە ساد نەکەوە ئەو ئاردە دەشتێتن نانی لێ نایە بە هیچ نەوە ئەشنای لێ نایە لەگە سەر ژەگە بشتێ دەبی ساردکەوە هیچ ئاردی شەو ساوار و گەنمەکوتا ئەوانش دەبی هەموو سارد کرێتەوە ئەگەنە هەمووی تێکدەچی ساوار دەترشێ گەنمەکوتا ڕەنجی جوان نامینێ ئارد دەسووتێتن ئەو ئارد نابتی. تام و چێژی ئەم دانەوێڵانەی کە لەم ئاشە خۆماڵیانە بەرهەم دەهێنرێن جیاوازە و هەر ئەمە شەوای کردووە خەڵکێکی زۆر ڕوو لەم ئاشانە بکەن. کاکەوە گەنمە یەکەم جار گەنمەکەی دەکڕن دەیکوڵێنن وەکی یشێک دەبێتەوە دەیهێن نەئاشی لێ دەکەم ئەمنیژەوە بۆیان لێ دەکەم ئەوە ساوەرە سافیەکەیە ئەجاوە ساوەرە ئێستا ئاردە ساوەری لێ دەگرمەوە پیرخەنی لێ دەگرمەوە ئەجەبەتەنێ بۆیان دادەنێم ئاردە ساوەرەکە لەلایەکی پیرخەنیەکەشیان بۆ لایەکی دادەنێن ئەجەوە ساوەری خۆمانەیە تەمان بڵێ نەڵێ هەرشتی خۆمانە خۆشترە لە ئەو کیسانە هەموو مادەی حافیزەی تێدا هەموو نەخۆشیە ئەدی خەڵک بۆ تووشی نەخۆشیە بووە ئەو دەرد و بەڵای بۆ زۆر هەمووی مادەی ناوکیسە و ناوشوشەیە ئەو ئاردەش ئەوە هەندێک ئاردیان سمیتۆ ئەدەنەیە تێکەڵی دەکەین دەیبێن لێرە دەیکەین نان ئەوەش نانەکەیە بۆ نمونەی نانەکەش ڕەشکەی تێدەکەین شملی تێدەکەین ئەجا حەزب زەوقی بەشەرەکەی هەیە دەڵێ ڕشکە و شملیم بۆ تێکە حەزم لێتی هەزەیە دەڵێ تێیمەکە تامو بۆی خۆشترا باشترا چەند دووسی باشترا خۆشترا بەتامە ئەمە ساواری بازاڕی ناخۆین هەری خۆماڵی دەخۆین هەر هەبووە لە قەدیمەوە هەر هەبووە ئەمە هەر دەیکەین کە ساواری خۆمان بەهێز و بازووی دەستی ژنان و تەقەتەقی ئامێرەکان ئەم دانەوێڵانەی کە بەرهەم دەهێنرێن و ئامادە دەکرێن بۆ خواردن هێندە پڕتام و چێژن هیچ کەس ناتوانێت لەسەر خواندا ڕەتیان بکاتەوە. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.